کۆمەڵی ئیسلامی کوردستان وەک هێزێکی سیاسی ئیسلامی لە هەرێمی کوردستان بەهۆی پابەندیان بە بەرنامەی ئیسلامەوە وای کردووە لە بەرەیگەلدا بن و دژی زوڵم و ستەم بوەستنەوە، بوونەتە هێزێکی خۆشەویست و هاوڵاتیانیش متمانەیان بە کۆمەڵ هەیە. تەواوی خەڵکەکە پژگیری خۆیان دووپات کردوتەوە دووبارە بۆ سەرخستنی کاندیدانی کۆمەڵی ئیسلامی بۆ سەرخستنیان بۆ ئەنجومەنی نوێنانی عێراق و ئێمە لێرە زۆر پاڵپشتیان دەکەین و هەموو خەڵک تەواوی بە گۆش و خڕۆشەوە هەوڵ ئەدەن بۆ ئیشکردن بۆ ئەم کاندیدانە. بەڕاستی لە ڕابردوو ئەمە دیارە جێ هەموو سەرنج هەموو هاوڵاتیان دیارە کەوا ئەمە زۆرە پیاوێکن ئیش دەکەن بۆ خەڵک و لەناو خەڵکن. هاوڵاتیانی دەڤەری سورسیایەتی بە لەبەرچاوگرتنی هەڵوێستا بوێرەکانی کۆمەڵ پشتگیری خۆیان بۆ لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان ژمارە 104 دووپات دەکەنەوە و بەڵێن دەدەن دەنگ بە لیستی کۆمەڵ بدەن. ئێمە وەکو دەڤەری سەرچیا سوورچی ئینشاڵڵە پشتیوانێکی گەرم و خۆش بۆ لیستی ژمارە 104 کۆمەڵی ئیسلامی ئینشاڵڵە سەرش دەکەوین، چونکە هەر ئەوانە بوون دیفاعیان لە ملەتی کورد کرد لە بەغدا و هەر ئەوانەش دیارن پێیان وە دیارە کە دیفاع ئینشاڵڵە ئەکەن و هیوادارم هەموو ملەتی سوورسی و دەڤەرایەتی بەم ئەرکە هەرستن دەنگ بدەن بە ژمارە 104 چونکە ئەندامانی بەڕاستی دڵسۆزیان هەیە. ئێمە بۆیە دەنگدەن بە لیستی 104 کۆمەڵی ئیسلامی لەبەرەوەی لە ڕابردوودا هەڵوێستی پەرلەمانتارەکانی کۆمەڵی ئیسلامیمان دیتووە لە بەغدا کە دوو ئەوەندەی کاری پەرلەمانتاریان ئیشیان کردووە، بەڕاستی دیفاعێکی سەرسەختیان کردووە لە بەرژەوەندیە ڕەواکانی هەرێمی کوردستان. خەڵکی سورسیایەتی کاندیدەکانی لیستی کۆمەڵ بە شایستەی ئەوە دەزانن کەوا دەنجیان پێ بدرێت و سەر بخرێن، چونکە ئەوان پەروەردەی ئیسلامن و بیرلەوە ناکەنەوە خیانەت لە گەلەکەیان بکەن. بۆیە زیادبوونی دەنجی کۆمەڵ گەڕانەوەی دادگەری و ئازادیە بۆ هەرێمی کوردستان. هەتا ئەمن ئەمرم نەوێەوە پە کوڕەوە پە گەل و حەشیرەتەوە تا خزمەت و دامە ئینشاڵڵە هەتا پێشم بکرێ محاولەیەکەم. ئەرێ وەڵڵا وەتێ ئەمن هەما دەنگم هەیە دەنگم هەر دەنگاوا بووە و هەر دەنگاواشەبی پە کوڕەوە هەموو گەل و حەشیرەتەوە وەڵڵاهی ڕاستگۆنە وەڵڵاهی ساحێبێ قورعانێنە هیچ غەش و غایەنیان نییە، ساحێبێ قورعانێنە و شایدی ینی شایدیاوالۆ لای خوای درستە و کۆمەڵی ئیسلامی کوردستان بەردەوام بەرژەوەندیە کەسی و حزبیەکانی خۆی وەلاناوە و خەمی هاوڵاتیان بووە، بۆیە ئێستاش چاوەڕوانیەکی زۆری لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەیە بۆ ئەوەی لە ڕۆژی 12 مانگ دەنگ بە لیستی کۆمەڵ بدەن. داواش دەکەن زوڵم و ستەمی 27 ساڵی دەسەڵاتدارانی کوردستانیان لەبیر نەچێت و ڕۆژی 12 مانگ سزای گەندەڵکاران بدەن و دەنگ بە کۆمەڵ بدەن. ئازاد ومەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، ناوچەی سەرچیا لە دەڤەری سورسیایەتی.